پشووی هاوین بۆ سکیڵە. سکیڵ یانی چی؟ بەهرە، زیادبوونی بەهرە. مەسەلەن مناڵێک دەکەمە خولی مەلەوانی، بەهرەیەک زیادە بێ. مناڵێک دەکەمە خولی شەترەنج، عەقڵی زیادە بێ. مناڵێک دەکەمە خولی پەروەردەیەکی ئاینی لە پەیمانگاکەی دکتۆر بەختیار، عەرەبیەکەی بەقۆتە بێ. مناڵێک دەکەمە مەسەڵەن من لە پەیمانگای خۆم خولم هەیە بۆ بواری گەشەپێدان، مناڵ دەکەمە خولی گەشەپێدان. لە خولی گەشەپێدانەکە لەسەر زمانی جەستا هونەری قسەکردن، هونەری گفتوگۆ، هونەری وەڵامدان و فێرە بێ. ئەم کچە ئەم کوڕای تۆ لە مەکتەب دەرەجە فولیش بێ و دەرەجە یەکەمیش بێ ئەگەر قسەی نەزانی پارەی پێ پەیدا نابێ. وایە نەمە حەقیقەتە. ئەگەر بۆ نمونە بڕوانامەی بەرزیشی هەبێ ببێ بە دکتۆرێکش ئەگە چوار قسەی خواسایی نەزانی هەر لە عیادەکەی نەخۆشی نابێ، ناتوانێت قەنەعەت بە خەڵک بکە. ئەگەر تاجریش بێ دوکانێ بدە دەستێەوە ڕەنگە دوکانەکەی کەس نەبێ بە معمیلی، کەواتە هونەری قسەکردن و گفتوگۆ و هەوڵدان و معامەلەکردن بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و موهیمە. سکیڵ یانی تەنانەت قەیچێکە بەسەن بەڕێز گەڵێ کاکتۆر وەڵا ئەم کوڕەی من ئەکەمە خولێکی کۆمپیوتەر، دەست خۆش بێ. وەڵا ئەکەمە خولێک بۆ نمونە بۆ خۆشنووسی، دەست خۆش بێ. بەڕێزێکی تەڵە کاکتۆر بەڕای تۆ مناڵێکەمەیە ئەم هاوینە بیکەمە خولێکی کەمان ژیان بۆ نە پیانۆ بۆنە. لە مەجلیسێکا بووم پار بوو پێرار بوو، سرم کرد بە ماڵێک ڕابێرن، بە دایک و باوکێک ڕابێرن، مناڵەکە کردوتە خولی دەف. توخوا ئەوەشتە تو کاکە بۆ خۆش نییە. جارێکم بۆ خۆی دەف لێدا جەوی هەیە، لەگەڵیشە هەنێ مناجاتە لێ جەوی هەیە، هەنێ بەسەر شانوباڵی پێغەمبەر و هاسوونەت و ئەویش بۆ خۆی خێرە. چوار ڕۆژی تریش ئەگەر یادی مەولود هەبوو کەستان ناوێت دەفتان بۆ لێدا، هەر مناڵەکەی خۆتان دەفێکی خۆشتان بۆ لێدا و تەرتیبات و مەجلیسەکەشتان بۆ خۆشەکە. وتیان وەڵایە خۆ بەقەت و بیرمانێ نەکردەوە. دەی بەستم لە عەقڵەتی ئەو خەڵکەیە وازانێ بەس ئینگلیزی ئەڵێ ئینگلیزی گود مۆرنینگ گود بای. ئاخر هەر بە گود بای دوای کچەکە و کوڕەکەت وازت لێنێ داما و فریای ناکەویتەوە. من چی لە گود بای بکەم ئەگەر ئەتەکێتی نەبێ، ئەخلاقیاتی نەبێ، سکیڵی نەبێ، بەهرەی نەبێ.